پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ الصوم جنة يستجن بها العبد من النار. ڕۆژوو قەڵغانە، کاتی خۆی کە شەڕەشمشێر و ڕم و تیر دەکرا قەڵغانیان بەدەستەوە بۆی خۆیان بپارێزن لە دوژمن، بریندار نەبن نەکوژرێن. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ڕۆژوو قەڵغانە قەڵغان. ئەو قەڵغانە لە ئاگری دۆزەخ بە پشتیوانی خوا دەتپارێزێ. پێت خۆشە لە ئاگری دۆزەخ بە دووربی؟ پێت خۆشە خوای گەورە بتپارێزێ؟ ئەی چی قەڵغانێکم پێبێ، چی شتێکم پێبێ بەرگریم لێ بکات بۆی لە ئاگری خوا لەو ئاگری جەهەنەم بە دوور بم. نار الله الموقدە، ئاگری دۆزەخ ئەو ئاگری خوای گەورە ئاگرێکە بڵێسە ئەدا پەنا بە خوای گەورە. من بە چی خۆمی لێ پارێزم؟ چی قەڵغانێکم پێبێ پاش فەزڵی خوا، پاش کردەوەکانم ئەو ڕۆژوگرتنە زۆر گرنگە بۆ ئێمە. قەڵایەکی زۆر گەورەیە، قەڵغانێکی گەورەیە بە پشتیوانی خوای گەورە دەمان پارێزێ لەو ناخۆشی و ناڕەحەتیانەی کە تووشمان دەبێت. دەمان پارێزێ لە عەزابی خوا، لە ناڕەحەتی ڕۆژی قیامەت. بۆیە ئەو ڕۆژوە قەڵغانێکە، ئەو قەڵغانە پێویستت پێ بێ ڕۆژێک زۆر پێویستت پێی دەبێت. کەواتە خەم مەخۆ، بێتاقەت مەبە بە ڕۆژووی، چونکە قەڵغانێک بۆ قیامەت و ئاگری دۆزەخ بە پشتیوانی خوا ئامادە دەکەی. داواکەم لە خوای گەورە میهرەبان ئاخرمان بەخێر بگێڕێ و نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ کە یا رب العالمین.